لە 150 دارەکان زیاتریش سەوزایان پێوە نەماوە تووشی ئەم کرمە بوون. دیارە لە دوای جەژنی نەورۆزەوە جۆرە کرمێکی مەترسیدار لە دۆڵی خەلەکان دەرکەوتووە کە گەڵای دارەکان دەخوا بە شێوەیە کە سەوزای بە دارەکانەوە ناهێڵێت. ئەم کرمە پێ ئەچێت لە ساڵانی ڕابردووشدا دەرکەوت بێ، بەڵام بەم شێوەیە بەربڵاوی ئەم ساڵ بە شێوەیەکی زۆر مەترسیدار دەرکەوتووە. ئێمە بەنیازین کە هەندێک وێنە و ڤیدۆمان لێ وەرگرتووە لە سنوورەکە و هەم بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و هەم بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی و کشت و کاڵی سلێمانی و لایەنە پەیوەندیدارەکانی لێ ئاگادارەکەینەوە تا بزانین چارەسەر بۆ ئەم دۆخە چییە، چونکە بەڕاستی وەک دەردەکەوێت ژمارەیەکی زۆری داری سروشتی لە ناوچەکەدا سەوزاییان پێوە نەماوە. دیارە ژمارەیان کە چەندە ئەم دارانی کە وشک بووین؟ نەخێر، بەڵام وەک دێتە بەرچاو هەر لە 150 دارەکان زیاتریش سەوزاییان پێوە نەماوە تووشی ئەم کرمە بوون. کاکامڕان ئەمە بەس لە سنووری گوندی باداوانە یاخود گوندەکانی تریشی کردوێتەوە؟ نەخێر، لە سنووری گوندی باداوان بە شێوەیەکی بەربڵاوتر دەردەکەوێ، ئەگینا لە هەموو سنووری ناحیە خەلەکان و لە سەرجەم گوندەکانی ئەم جۆرە ئەم دیاردەیە دەرکەوتووە. باشە، ئێوە چۆن چارەسەری ئەم کێشەیە دەکەن؟ بەنیازی چی بکەن بۆی کە ئەم کرمە ناو ببرێ؟ ئەمە دیارە پێش هەموو شتێک پێویستە لایەنی پەیوەندیدار لایەنی پسپۆڕ لەم دیاردەیە بکۆڵێتەوە و بزانێ جارێ بێ کرمەکە بناسین، بزانین ئەم کرمە چییە کە تووشی ئەم دارانە بووە، ئەم نەخۆشیە چییە کە تووشی دارەکان بووە. دوای ئەوە دەکرێت بڕیار بدرێت چ جۆرە چارەسەرێک بۆ ئەم دیاردەیە گونجاو و شیاوە.